دنیابینی حیزبەکانی ئێمە حیزبی باشوور بۆ سیاست و بەشداری سیاسی لە چ ئاستێکایە و چۆن؟ خۆراقێکمان هەیە پێشڕاپەڕین کە با بڵێن حیزبایەتیکردن و بوون بە ئەندام لەناو حیزبا جۆرێک بۆ لە شانازیکردن. ئایا دەنگدەری کورد لە دوای پرۆسی هەڵبژاردن ئەتوانێت پەرلەمانتارەکان ببینێتەوە یاخود لێپەچینەوەیان لەگەڵا بکات؟ لە ڕاستیا بەشێکی گەورەی پەیوەندی بۆ هەیە کە پەرلەمانتارەکانی ئێمە ئەندامی حیزبەکانن و حیزبەکان فەرمانیان پێکەن کە چۆن بجوڵێنەوە و چۆن دەنگ بن و چی بڵێن و چی نەڵێن نەک هاوڵاتی. لە ئێستا مۆدێلێک بڵاو بۆتەوە لە ناوە حیزبەکانی باشوورە کە مۆدێلی حیزبی بنەماڵیە. بەڵام لە ئێستاە هەردوو با بڵێن حیزبی دەسەڵاتداری پارتیش و یەکێتیش لەوە کەوتووە کە حیزب بن. لە ڕاستیا دوو خێزانە دوو بنەماڵەیە کە کۆنتترۆڵی هەموو سەرچاو ئابوووریەکانی حیزب و وڵاتیشی کردووە